ئەو کاتتەم باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان زیاتر لە 2 هەفتەیە کە شەپۆلێکی ناڕزایەتی لە ئێران دەستی پێ کردووە. ئەو ناڕزایەتیانە لە پێشدا لە بازاری تارانەوە دەستی پێ کرد، بەڵام زۆر زوو بەشێکی هەرە زۆری شارەکانی ئێرانی گرتوێتەوە. جیاوازی ئەو جارە ئەوەیە کە ناڕزایەتەکان لە تارانەوە دەستی پێ کردووە، بۆ خۆی ئەوە ڕەنگوڕواڵەتێکی تازەی بەم ناڕزایەتیانە داوە. ئەم ناڕزایەتیانە بڕێک پرسیارە خاتە بەردەمی ئێمە، پێویستە ئێمە جواب بۆ پرسیارانە بدەینەوە. داهاتووی ئەم ناڕزایەتیانە چی لێ دێت؟ وەزعیەتەکە لە چه ئاستکایە؟ چەندێک خەڵک ئامادەن بۆ گۆڕانکاری دوای ئەوە؟ وەیا دەوری هێزە سیاسیەکان و هێزی دەرەکی و زۆشتی تر کە جێگەی باسەکە بێ باسی لێ بکەین. هەر بۆ بۆنەوە داوامان کردووە لە بەڕێز کاک عادڵی ئەلیاسی، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە بەشداری بەرنامە بێ. کاک عادڵ گیان بەخێر بیت. زۆر سپاس کاک مەحیە، سڵاو لە خۆت و لە بینەران و هاوکارانی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. کاک عادڵ، من لە بیرمە یەک دوو جار پێشتر چ لە باس و چ لە گفتوگۆهایەکە بووتە باسی وەتە کرەوت من بەڕاستی ئارەزوو ناکەم کۆماری ئیسلامی ئێستا بڕوخێت، بەڵام کۆماری ئیسلامی ئەم جارە بۆ یەکەم جار هەر لە لێواری داڕمانە. بۆچی؟ ئایا هەر ئەو نیگەرانی جارانیشت هەیە بەنسبەتی ڕوخانی کۆماری ئیسلامی؟ وێ ڕای خودی ئەزمونەی سەردەم نمونونەکانی بەهاری عەرەبی ناسراو بە بەهاری عەرەبی چاو لێ بکەن، وڵاتانی ئەمریکای لاتین چاو لێ بکەن، نمونە زۆرە و لێ کۆڵینەوەی زانستی و علمی شەرەوەمان پێڵێن. زۆر لێ کۆڵینەوە لەو بارەوە کراوە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە کە دەسەڵاتە سیاسیە ئێستبدادیەکان کاتێ ئەگوێزرێنەوە ئەگۆڕدرێن مەلزوماتی ئەوەی کە دیسانەوە دیکتاتۆریەکی تر زاڵ نەبێ بەسەر کۆمەلگایەکدا کە لابردنی دشوارتر بێ چییە، ئەومان پێی ئەڵێ کە ئێمە بەرپرسین لەوەی کە وێڕای خۆشحاڵی لە ڕاپەڕینەکان، شۆڕشە جەماوەریەکان، ئاخێزە جەماوەریەکان هەمیشەش مەترسیەکان لێک بدەینەوە، ئەو لەو ئەزمونانە باس بکەین وە بیری کۆمەڵانی خەڵک بێنینەوە کە ئێمە هەمیشە پێویستیمان بە بەرنامەی کورتماوە، میانماوە و درێژماوە هەیە. من هیچ کات ئەلبەتە دوێ و کەسانە نیم سەرزەنشت بکەم کۆمەڵانی خەڵکی بۆ نمونە ئێران یا هەر وڵاتێکی تر لە قسەی وڵاتانی بۆ نمونە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شۆڕشەکان و ئاخێزەکانی باری عەرەبیشمان کە تەنانەت ئەو وڵاتانش کە بۆ ڕاپەڕن، ئەوان کاریان ئەوەیە، ئەمریان ئەوەیە یا وەزیفەی ئینسانی خۆیان ئەوەیە کە دژی هەلومەرجەکە ئەوانی خصوصە ژێر سیستەمەوە ڕاپەڕن. بەڵام کاری خەڵکانی تر هاوکات ئەوەیە کە ئەرزش دابنێن بۆ ڕاپەڕینە، مۆری حەقانیەتی بەسەرا بدەن، بەڵام هاوکاتی غافڵ نەبن لەوەی کە مەترسیەکانی سەردەم وە بیر بێنەوە. سەبارەت بە ئێران و هەلومەرجی ئێستای کۆمەلگای ئێران ڕاستیەکەی ئەوەیە خودی ئاخێزی جەماوەری و ڕاپەڕین زەمانەتێک نییە کە تەنانەت ئەگەر بێتە هۆیەوەی کە کۆماری ئیسلامیش بڕوخێ، زەمانەتی ئەوە نییە کە ئێمە مەنزوماتی ژیانێکی باشترمان فراهەم هێناوە. بۆیە ئێمە هیچ کات نابێ هیچ کات لە ئەوجی هەیەجان و خۆشحاڵی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک نابێ غافڵ بین لەوەی کە مەترسیەکانیش بڵێ. مەترسی ئێستای کۆمەلگای ئێران ئەوەیە کە ڕاستەکەی هێزی چەپ و ئازادی خواز لاوازە، هێزی جەماوەری کە ژیانێکی باشتر، ئاسوودەیی ئابووری، ئازادی سیاسی ئەوێ بە لێشە و سەراپای کۆمەلگای ئێرانی داگرتووە، بەڵام زۆر پەرژ و بڵاوە. حزبی سیاسی چەپ و پێشکەوت و خواز بە پێگەی کۆمەڵایەتیمان لە ئاستی ئێراندا نییە. ڕێکخراوی مەدەنی کە خۆی بۆ دنیابینی ئێمەوە بناسێ لاوازن، ناڵێ منی زۆرن، بەڵام لاوازن، پێگەی کۆمەڵایەتیان لاوازە. هاوکاتی ژەبینین هێزی ڕاست خەریکی لەو بۆشایە کەڵک وەرەگرن، خۆیان ڕێگەخەن و ئەبینین چۆن ئەوان
لە عەرسەهایەکە پێشڕەوی ئەکەن بەبێ ئەوەی کە مەبەستمان هەبێ لێرە پاشەکشێ بکرێ یان بخەوێ ڕاپەڕینە جەماوەریەکە ئەبێ هەلەکردن لەوەی کە ئەو هێزی چەپ و ئازادی خوازیە بەهێز بکرێ یەک بخرێ ئەبێ ئەوە لە دەستوری کارمانە قەرار بدەین ئەوە هیچ ناتەبایی و تەناقوزی لەگەڵ ئەوەدا نییە کە بڵێن با ڕاپەڕینەکەش هاوکات بچێتە بەرەوە چونکە ئەزانن ڕاپەڕین بۆ خۆی لەسەر بڕیار نادرێ ینی بەوە نیە کە بڵی ڕۆژی ئەوەندە و ساعتی ئەوەندە خەڵ ڕاپەڕێ ڕوو ئەدات کە کەوتیتە ڕووداوەکانەوە بوو نمونەی ڕاپەڕینەکە و کاتەشە بێ لە بیرەوەبی چۆن خۆشتی لەگەڵدا بگونجێنی ئێسەرە و خوگونجاندا بەهێزکردنی هێزی چەپ و ئازادی خوازن. بەڵێ ئێوە ئاماژەتان بە نوکتەیەکی گرنگ کرد ئەڵێ ئێوە فەرمونون کە ئێمە لەو سەدحانین بە خەڵک بڵێن چی بکەن و چی نەکەن بەڵام تەبعەن ئێوە ئەندامی ناوەندی کۆمەڵە جێگەوپێکیەکی لە کوردستان هەیە تا ئەندازەیەک بەپێی ئەو مانگرتنی گشتیە پیشانی داهێز لە سیاسیەکان لە کوردستانە چ دەور و نەقشێکیان هەیە کەوابێ خەڵک خۆ ناتوانێت چاوەڕوانی ئەوە بێ کە هێزی سیاسی پێک بێ دەور و نەقشی ببێ جا وەختە ئەوان بە قسەی هێزی سیاسی بکەنی تر ئەوەن گەیشتوێتە یعنی تر ناتوانن لەوە زیاتر ئەو ڕژیمە قبوڵ بکەن ئەو کاتە ئەڵێن چی وایە عەرزم کردی وتم ڕاپەڕینەکان و ئاخێزە جەماوەرەکان لە ڕووی بڕیارێکی لە پێشدا و نەخشەیەکی لە پێشدا داڕێژرا و ناچنە پێشەوە بەڵکو کۆمەڵانی خەڵکی ناڕازی و تەنکادوو لە هەلومەرجی ئەو هەر سەردەمێک ئەتوانن دەست بدەنە ئاخێزی جەماوەری و لە سەرەتای ئەو ئاخێزە جەماوەریشەوە لەوانەیە ڕەنگ و ڕووی هەندی شپرزەیی نەبوونی سازمان و ڕێکخرا و هەموو ئەوانەی پێوە دیار بێ ئەوە بەشێکە لە سروشتی ڕاپەڕین و ئاخێزە جەماوەریەکان بەڵام ئەو سروشتی ئاخێز و جەماوەریەکان جەماوەری و ڕاپەڕینەکان دیژی بۆ نمونە دیکتاتۆریەک بۆ خۆی ئێمە بێ بەرپرس ناکە لە بەرامبەر ئەوەوەی کە بڵێن کە ئێستا کەوتوینێتە جەرگەی ڕووداوەکانەوە ئێستا کە لە مۆقعەتێکی ئاوا قەرارمان گرت و خەڵک ڕژاونێتە سەر شەقامەکان پەلە نەکەین لەوەی کە ئەوەی پێمان ئەکرێ بۆ بەهێزکردنی هێزی چەپ و ئازادی خواز ئەنجامی نەدەین ئەرزەکەی من ئێستا ئەوەیە نیگەرانیەکەشم لە هەر ئەوەیە کە ئێستا ئەگەر پەلە نەکرێ لە ڕێک نەخستن و بەهێز نەکردنی هێزی چەپ و پێشکەوت و خوا تا ئەو شوێنەی قودرەتمان پێشکێت تا ئەو شوێنەی کە بە ئێرادەی ئێمە پەیوەندی هەیە تا ئەو شوێنەی کە قابلی ئەنجامدانە نە لە ڕووی ئارزوویەک و پلانێکی غێرەواقعیەوە دەبێ و کارە بکەین ئەوە نەکەین ئەوە ئەرزوو کردی بەرێ ڕاست خەریکە ئەوەکە من پرسیارەکەم ئەوەیە لە هەمومان بەرێ ڕاست ئەتوانێت ئەو کارە بکات یعنی کە کەوتە جەرگەی ڕووداوەکانەوە و ڕاپەڕینەکانەوە زوو هەوڵەدا پێگەی خۆی بەهێز بکات بۆ نمونە ڕاگەیاندنی بنیەی ماڵی ڕێکخراوی هەموو ئەوانە گەشاوەیەک بەخۆیەوە ئەبینێ خۆ جێگەی نیگەرانیە ئەگە بەرەی چەپیش پەلە لەو قەزیان نەکا خۆی ڕێک نەخا بەرەو هێزەکەی نەخاتە یەک قاڵبەوە و ئەگەر ئەوە نەکرێت کە بۆ خۆی توانی یارمەتی ڕاپەڕینی ناو کۆمەلگا بدا خۆ جێگەی نیگەرانیە ئەو ڕاپەڕینە هەرچەند بە حەقیش بێت لەوانەیە سەرنجامێکی مورد پەسەندی کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕێوی بەدواوە نەبێت زۆر جار باسی وا کرێت کە بەرەی ڕاست بە تایبەست ئەوەی وا بە سەڵتەنە تەڵە بەناسرێ هێزێک نییە کە بتوانێت ئێران ئیدارە بکە ئەوانە تەجربەیەکی ناخۆشیشان لە دوای خۆیان بەجێهێشتووە کاتی خۆی هەر لە کات و ساتێکی یا بم لەم وەختانە بوو کە 47 ساڵەوە پێش شۆڕشێک لە ئێرانە ڕوویدا و دیارە ئەو سەردەمە ئێستاوانەی وا و کاتە گەنج بوون ئێستا تەمەنیان لەسەرەوەیە بەڵام بۆ ئەو گەنجانەی وا ئێستا لە سەرشەقامن ئەو تەجربە نەبینراوە پێیان وایە ئەوە بەپێی هەموو ئێستا دەسڕەسی بە مێدیا و ئالەوانە پێیان وایە دنیایەکی تر دنیایەک ئارامە ئازادی هەیە بتوانن چۆن لیباس بکەنە بەریان بیکەنەوەی و ئەو کاتە لە زمانی شاب بووە بۆیە چنێ شانسیان هەیە هێزی ڕاست کە ئەوان ببن بە یەکێک لە ئاگەرەکانی دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی کۆمەلگایە کە هیچ وەخت دموکراسی ئازادی و هەلومەرجێکی باشی لە مێژووی خۆیدا تەجروبە نەکرۆک و کۆمەلگای ئێران معنای ئەوەیە هەندێک دیاردەی
دواکەوتوو دیاردەی ناتەبا لەگەڵ حتا ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕی و ئەیانەوێت لەوانەیە ڕیشەی داکوتابێ کە ئەوە بەشێکە لە میراسی دەسەڵاتی چەندین ساڵەی حاکمیت. بۆ نمونە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەوە سەر لە خەریکە لە نیو سەدەش نزیکە بێتەوە. یعنی وەها نییە فەرهەنگی ئستبدادی تەنها خولاسە بکرێتەوە بە دەسەڵاتی سیاسی، بەڵکو لە بەشێک لە ناو کۆمەڵانی خەڵکو و بەشێک لە کۆمەلگاشتا بەداخەوە ڕیشەی داکوتاوە. بۆ نمونە چاوەڕوانی لەوەی کە دەستێکی نەعمەت و دەستێکی ڕزگاری بەخش بێت و کۆمەڵانی خەڵک نەجات بدا، یا پشتبەستن بە یەک فەرد بە یەک شەخصیەت، یا بەهێزبوونی حسی ناسیۆنالیستی و مەذهبی بە شێوەیەکی تر. زۆرن لەو دیاردانێک کە ئێستا لە کۆمەلگای ئێران چاوی لێکرێ. معنای چییە؟ معنای ئەوەیە کە ئەوانە بۆ خۆیان ئەتوانن لەسەر شەپۆلەکانی ڕاپەڕێنی کۆمەڵانی خەڵکە هەموویان ئارەزووی ژیانێکی باشتریان هەیە بتوانن استبدادێکی تر حاکم بکەن. چاولێ بکە ئێمە ئێستا ئەبینین بەڕاستی ئفراطی و سەڵتەنە تەڵەباوان و پادشایی خوازان هەندێک لایەنگریان هەیە، من نازانم چەندن. ئێمە ئازادیەمان نییە لێکۆڵینەوەی دەقا و دەقی لێ بکەین. ئەزانی کە زۆر بەربڵاو نین، زۆر کۆمەڵانی خەڵکی هەموو بەشەکانی کۆمەلگایان لەگەڵ نییە، بەڵام بەبێ پێگەشت نین. لەگەڵ چ لێکدانەوەی گونجێ کەسانێک کە بەدەست ویلایەتی فەقیه و حاکمیەتی ئەلەو نۆعە بە هەراس هاتوون ئێستا بڵێن پادشامان دەوێت. ئەوە تەنها لەو ڕووەوە قابلی تەوزیحە و قابلی تێگەیشتنە کە بڵێ فەرهەنگی ئستبدادی لەو کۆمەلگا و لەوانە لەلای بەشێکی خەڵکی ناڕازیش ڕیشەی داکوتاوە. سەردەمی خۆی کە شاڕوخا بەدەستی دەسەڵاتی پادشایەتی و ئەو هژمونیەی کە شخصی شا بەسەر کۆمەلگادا هەبوو لە هەموو جزئیاتی و کۆمەلگا تەسمی گیرەندەی نەهایی بوو و دەسەڵاتێکی ئستبدادی هەبوو و یا دەمودەستگایەکی ساواکی بەسەر کۆمەڵانی خەڵکا داسەپاندووە لە ئاخر بەشێ بەڕاستی لە خەڵکی ڕاپەڕی و ئازادی خوازیش بوون، یعنی ژیانێکی باشتریان نەویست چوونە پشت کۆماری ئیسلامی. بە لێکدانەوەیەکی و بە عەقڵێکی سەلیم قابل تەوزیح نییە، بەڵکو بە مناسبات و پەیوەندی کۆمەڵایەتیەکان کە ئستبداد کردوویەتی بەبەشی لە فەرهەنگی سیاسی ئەو قابل تەوزیحە. ئێستا عەرزەکەم ئەوەیە دوای نزیک بە نیو سەدە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەشێک وەلەو لەوانەیە کەمینە بێ، من نازانم حدودەکەی بەڕاستی، بەڵام ئەزانم هەیە لەو کۆمەلگا بە شوێن کەس و لایەنێکەوە ئەگەڕێکە ڕێگەیەکی ئاسانی بۆ نەجات پێنیشان بدا. لەوانێت بۆ نمونە کەسایەتیەکی کاریزما و شخصیەتێکی بەرجەستە، نەوعێ ڕۆمانتیکدەکردنی دەورەی ڕابردوو و تەسەورێکی بەهشبوونە لە داهاتوو بەدەستەوە بدا. ڕاستی ئەفراطی و سەڵتەنە تەڵەبە ئەڵێن ئێمە لە دەورەی دەسەڵاتی پێشووە ژیان باش بوو، ئازادی قەیناکە چاک و خراپێکی، بەڵام هەر لە ئێستا باشتر بوو، خەڵک برسی نەبوو، هەموو شتانێک کە بیستمانەوە ئێمە ئەتوانێت ئەوە زیندوو بکەینەوە. ئەو شا دێتەوە، ڕەزا شا کوڕی شا ڕەزا پەهلەوی دێتەوە وەلا ئاخر. ئەوە بۆ خەڵکانێک کە لە هاوکات کەەوە تەنگ هاتوون لە هەلومەرجی ئێستا، بەڵام لەژێر هژمونی فەرهەنگی سیاسی کۆماری ئیسلامیشدا تەربیەت بوون، زۆر ڕێگەیەکی جەزاب لەوانەیە بە نەزەر بگا. ئەوە خەڵکی تێگەیشت و ئاگاهن ئەوەیان قبول نییە، لەوانی پێشکەوتوو ئەوان قبول نییە، بەڵام بەداخەوە بەشێک لە کۆمەلگا ئەوە بە شتێکی جەزاب لەوانەیە بزانن. عەرزەکەم ئەوەی من گەیتمەوە نەتیجەی لێ بگرم، ڕاپەڕینە بێ هەر بڕواتە پێشەوە بەو شێوەی کە هەیە، نابێ بە خاتی ئەوەی کە من ئێستا هێڵم بنەوە سەرزەنش بکەین خەڵکی ڕاپەڕین، هەرە بێ پشتیوانی لێ بگەی، هەبێ بڵێن ئەبێ درێژەی هەبێ، بەڵام هاوکات هێزی پێشکەوت و خواست چەپێکی ڕادیکاڵ نابێ غافڵ بێ لەوەی کە کاتیەتی پەلە بکە، لەوەی کە خۆی سازمان بدا کە دوای ڕوخانی ئەم دەسەڵاتی ئستبدادی بەشێک لە خەڵکی ڕاپەڕی و بەشن ئەو ڕێگە ئاسانان نەڕۆ. بڵێ ئێمە زۆر جار باسی ئەوەمان کردووە، پێشتر هەر بۆ خۆشتان زۆر جار باسان کردو لە نووسراوەکانیشتانە هەیە کە چەپی کۆمەڵایەتی جێگە و پێگەیەکی زۆری هەیە. حتا ئێمە زۆر جار ئەو لێکدانەوەمان لە دوای شۆڕشی ژنجیان ئازادی وەک نمونە هێناوە، هەموو ئەو داخوازیەکانیان ئەو
چین و توێژانەی کە لەو شۆرشا بەشداریان کرد، دەوری ژنان، دەوری گەنجان، لاوانی پەراوێزخرا و نەتەوەکان، ئەوانەی وا کولەن وەکو لە شۆڕشی ژنجیان ئازادیە. ئایا ئێستا ئەو گۆڕانکاریەی ئەو ئینتزارەوە لە چەپی کۆمەڵایەتی بوو، ئەوە گۆڕدراوە یا ئەم تحلیلێکی دەخێقمان نەبوو، یا نا هەر کەماکان چەپی کۆمەڵایەتی قەویە، ئەوە بڵێن چەپی ڕێکخرا و نەیتوانی وە دەور ببینێ لە کۆمەلگا. لەم بابەتەوە چۆن ئێسایی بینن ئێستا و ڕووداوانە ڕوەدا تەبعەن ئێتلاعاتیشتاندا زێ کەمە بەنسبەتەوەی کە ئینتەرنێت و بەشێک زۆر لە هەواڵنێرەکان لە ڕێگەی کۆماری ئیسلامیەوە بەسراوە. من پێم وایە چەپی کۆمەڵایەتی هەر بەهێزە، بەڵام زۆر پەراکەندەیە. ئەگەر بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی چەپ و ڕاستەکەیشی لە بەرچاو نەگرین، کاتێک پەراکەندەیە بێسەرە بە ئیستلاح و پەیوەندی بە یەکەوە نییە، بۆشاییەک دروستە بێ کە لایەنی بەرابەر پڕیەکاتەوە. بە باوەڕی من ئەوە ئێستا بنەوە گوتاری ڕاستی ئەفراتی تۆزێ بەرجەستە بۆتەوە، تەنها پەیوەندی بەوە نییە کە ڕاگەیاندن لە پشتیان و ڕاگەیان نەگشتیەکان و پوڵ و پارۆوانە، بەشێکی مربوطە بەوەی کەوان بە باشی توانیویانە لەو بۆشایی کە لە نەبوونی چەپێکی کۆمەڵایەتی سازماندرا و ڕێکخرا و بەدیهاتووە لەوە کەڵکیان وەرگرت. ئەو بۆشایش تەناش تەبیعەتەن خەتاکەی خودی چەپی کۆمەڵایەتی نییە، ئەو سەرکوتەی کە کۆماری ئیسلامی ئەنجامی داوە لەسەر هێزی چەپ و ئازادی خواز و پێشکەوت و خواز بە چەند قات زۆرترە لەسەر ڕاست، تەنانەت لە نۆعی سەڵتەنە تەڵەب و نازام جمهوری خوا و هەرچێکیان ناو لێ ئەنێ ئەوانی بە کەمتر بە مەترسی زانیوە کە هێتا هێزی چەپ و پێشکەوت و خوازی ناو کۆمەلگا، بۆیەش پەراکەندەیە و نەبێ خەتاکەی هەمووی خەتای ئەو ئازادی خوازانە بێ کە لە ناو کۆمەلگادا خۆیان بەم گوتارەوە ناسێنە. جا بۆیە قسەکە سەرەوەیە کە چی لە دەست دێ بۆەوەی کە ئەو چەپی کۆمەڵایەتی کە ئێستا بەهێز و خەڵکی زۆری لە پشتە، بەڵام پەراکەندە و پەرژوو بڵاوە لەو بۆشایی کە ڕاپەڕێن بە وجودی دێنێ بتوانێنەوەی بەهێز بێ تا بۆشایەکیش بەجێ نێڵێ بنەوەبێ خۆی لە غیابی خۆیان بۆ ڕاستەکە. جا لەو بارەوە دەقەن چیەکرێ ئەوە با بێڵینەوە بۆ چالاگوانانی ناوەوەی وڵات، تا ئەو شوێنەی بە چەپی حزبی ئەگەڕێتەوە بە باوەڕی من ئێمە زۆر کارمان لە دەستێ، ئەو زۆر کارمان لە دەستێ کە تا ئێستا بە هەردەلی نەمان کردووە قەیناکە ئەوە هەڵی گرینە و ڕەخنانە بۆ وەختی خۆی، بەڵام ئێستا لەمەوە بەدووە ئەتوانین هەندێک کار بکەین. یەکێکی لە قاودانی لایەنی بەرابەرمانە، بنمونە ئێمە نابێ ئێستا بەڕاستی خۆمان تەنها محدود بکەینەوە بە دژایەتی کۆماری ئیسلامی و ئەو سەرکوتێک کە ئێستا ئەیکا لە ئەسەری و ڕاپەڕێنە، بەڵکو نابێ بێدەنگیش بین لە بەرامبەر ئەوە لایەنانەی کە خۆیان وەکو بەدیلی کۆمەڵایەتی بەدیلی دەسەڵاتی سیاسی لە ئێران مەترەحەکەن ڕاستی ئەفراتی لە ڕاستیا، چونکە ئەوانە ئەگەر لە ئێستاوە لە موردیانەوە لە سەبارەت بە مەترسیەکەیان شدنەڵەی لەوانەیە ئەو توێژە کۆمەڵایەتی کە عەرزم کردن بە شۆن ڕێگەیەکی ئاسانەوەن کە نەجاتیان بدات و پاشایەکیانەوێت و سەرکردەیەکی بەهێزیانەوێت و نازانم چی و چیانەوێت کە دەست بەجێ بێ ڕزگاریان بکە، هاوکات نۆستالژی مێژوو دوایەوە ئەو داستان سەرایی سەبارەت بە قارەمانانی مێژووی بۆ نمونە ناسیۆنالیزمی ئێرانیان قبول کردووە، ئەوانە نەبنە سیال لەشکری ئەو بەرەی ڕاستە. بەڵام تەوە تەوازنێکی ڕابگیرێکە وا نمود نەکرێکە ئەولەوێتی کاری ئێمە لە کۆماری ئیسلامی چۆتە سەروانەوە تەبیعەتەن نەکرێت. بەڵام چەپی حزبیەکە عەرزەکەم ئەوەیە ئێستا زۆر هەلێکی باشە بۆی کە پەیوەندەکانیان بەیەکەوە بەهێز بکەن و بتواندرێ ئەوەی کە ئێمە ئەڵێن حزبی سیاسی چە بەداخەوە لە ئاستی ئێراندا پێگەی کۆمەڵایەتی نییە، ئێمە نەهایەتی هەوڵی خۆمان بدەین ئەو پێگە لە سەراوبەندی شۆڕشێکی جەماوەری یا ئاخێزێکی جەماوەری بەهێز بکەین. ئەگە بە تۆری نسبیش بووە سەرەوە نییە معجزەیە بکەین، ئەزانی معجزەمان لە کوتماوەمە پێ ناکرێت، بەڵام ئەمەتوانین جیاوازیەک بەدی بێنین لە پەیوەند لەگەڵ پێگەی خۆمان وەکو چەپی حزبی لە ناو کۆمەلگا. بە تۆری زۆر مشخص عەرزت کەم ئێمە چەندین حزب و لایەنی چەپی ئێرانیمان ئێستا هەن، ئەوانە بە هۆکاری جیاواز پەیوەندیان بە یەکەوە تا ئێستا لاواز بووە. من هەرچی بیرەکەمەوە ناتوانم نگەرانی ئەوە نەبم کە بۆچی ئەو پەیوەندیە لە سەراوبەندی ئاخێزێکی بێوێنەی جەماوەری ئەو پەیوەندی چڕاوپڕ ناکرێتەوە.
يعني بۆش مقابل دەرک نییە جا بۆیە ئەڵێم ئەوە لە دەستوریکارە قرار بگیرێ پەیوەندیەکان چڕاوپڕ بکرێتەوە نەوعی بەرە و لایەنێکی هاوبەش لە بێنێوان هێزە چەپ و ئازادی خوازەکان پێک بێ هاوکاتی هەر ڕەخنە و دڵێشە و نازانم هەرچێک ناو لێیان هەیە باوە مەحفوظ بێ بەڵام ئێستا کاتی ئەوەیە ئەو هاوکاریانە شکڵ بگرێت. حتما دینە سەرەوە هەم باسی وەزیەتی کوردستانەکەین کە تەمان لە کوردستانی هێزی سیاسی هەیە و دەورونەخشیان بووە هەم باسی هێزی سەراسەری شەکەین بەڵام هەر پێم خۆشە لەسەرم باسی ئێسەکردم بمێنینەوە. زۆر جار باسیەوە کرد کە جەلهێزەکان دەوریان زۆر ئەبێ لە چۆنیەتی شکڵ پێدان بە داهاتووی ئێران. بۆ نمونە باسێک لەوەیە کە خودی ترامپیشەوەی تووە ماتڵین هێزەکانی تریش بێنە سەر خۆ دیارە ئەو ماتڵێەوە نییە هێزە چەپەکان بێنە سەر یا هێزە سکولارەکەم بێنە سەر دیارە ئەوێ هێزێکی تر بێتە سەر کە بابی تەبعی ئەو بێ و بتوانێت ئێران بەو شێوە شکڵ بدات. ئێرانێکی وەکو بڵێن وەکو تورکیا کە هەم ڕنگۆڕواڵەتێکی تا ئەندازەیەک بڵێن سکولاری بەخۆی گرتووە هەم لە لایەکی تریشەوە پەیوەندی لەگەڵ وڵاتەکانی دەرەوەی خۆی تا ئەندازێکین کردوێسە و مدەتەی لێ بکەڕین. بەڵام ئایا چەنێ ئەمە واقعیە کە خودی ترامپ پێوێ لەسەر ئەو هێزانە کار بکە و چەنێ تەسیریشی هەیە هێزی دەرەکی کە ئەمە حسابی بۆ بکەین بڵێن بڵێ هێزی دەرەکی تەسیری زۆرە ئەوە لە چاسەکە بێنی تا دوایژینە سەر چۆنێتی هاوکاری هێزە چەپەکان. خۆتێوەردانی هێزی دەرەکی حتمیە چ دەوڵەتانی ناوچەکە و چ زلهێزانی جیهانی. ئەنی لەو بارەوە ئێمە نابێ هیچ نوعە دوودڵی و تەردیدێکمان هەبێ کە زلهێزی جیهانی و دەوڵەتانی ناوچەکە خۆتێوەردانەکەن لە هەر نوع ئاڵوگۆڕێکە لە کۆمەلگای ئێرانە بێتە پێشەوە. هێزی چەپ و ئازادی خواز دوو ئەرکی هەیە. یەکێکی ئەوەیە کە هەر لە ئێستاوە مەترسیەکانی ئەو خۆتێوەردانە لە قاو بدات و ڕۆشنگەری بکات سەبارەت بە سەرنجامەکانی ئەو نوع خۆتێوەردانە کە عەرزم کردن ئەگەر لە نێو توێژێکی ناو کۆمەلگای ئێستای ئێران نوعی تەمایل بە دەستی ڕزگاری بەخشی ئاسان و ڕێگەیەکی ئاسان هەیە ئەو تەوەهمە کەم بکرێتەوە تاو شوێنەی هێزمان پێی ئەشکێ و نفوزی کەلامان هەیە ئێمە ئەو کارە بکەین. ئەرکی دووەممان ئەوەیە کە خۆمان ئامادە بکەین کە ئەگەر سەرڕای ئەو هەوڵانەی ئێمەش زلهێزانی جیهانی دەوڵەتانی ناوچەکە بە شێوەیەکی زۆر بەرین و کاریگەرساز و چارەنووسساز خۆتێوەردانیان کرد لە کۆمەلگای ئێران و لە ڕەوت و ڕووداوەکان ئێمە چی بکەین. ئەم ئەرکەی ئاخرە من زۆر جێگەی خاڵی ئەبینم لە لێکدانەوەکانی خۆماندا لە خۆ ئامادەکردنی خۆمان بۆ ئەگەرەکان. زۆر بەحەق ئەنرژیەکی زۆرمان لەسەرەوە داناوە کە لە قاو بدەین مەترسیەکان ڕوونی بکەینەوە تاو شوێنەی نفوزی کەلامان هەیە بۆ کۆمەڵانی خەڵک چ مەترسیە لەگەڵ خۆی دێنێ ئەگەر هێزی دەرەکی خۆتێوەردان بکە. بەڵام بەداخەوە کەممان هێناوە لەوەی کە بڵێن دابێ هەر خۆشمان ئامادە بکەین ئەگەر سەرڕای مەیلی ئێمە و سەرڕای هەوڵەکانی ئێمە خۆتێوەردانەکە کرا چی بکەین. ئێستا بە باوەڕی من کاتی ئەوە هاتووە ئەو قسەی ئەولەویەتەکانمان کە چی لە ئەولەویەت قەرار بگرێ ئەمە یەکێکە لە ئەولەویەتانە کە هاوکات هەر پرۆژەی لە قاودان و ڕۆشنگەری لە سەبارەت بە خۆتێوەردانی زلهێزان و دەوڵەتانی ناوچەکە ڕوو بخەین و مەترسیەکانی لێک بدەینەوە ئەبێش لانیکەم بە هەمان قورسایی باسی ئەوە بکەین کە ئێمە بێ ئامادەگیمان هەبێ ئەگە هێزی دەورەکیش خۆتێوەردانی کرد چی بکەین. تەبیعەتەن مەبەستم خۆ ئامادەکردنەکەشەوە نییە هەستین بۆ نمونە نازانم لە دژی دەوڵەتێکی وەکو ئەمریکا چەک بگریتە دەست و ئەلەو نوع ڕەفتارانە بەڵکو ئەوەیە کە هەر ئەو جەنبەی ڕۆشنگەری و خەڵک ئامادەکردن و کۆمەڵانی خەڵک بێنە مەیدان هەمووانە بەدەستە بکەیتەوە. بەڵام هاوکاتی وەکو هێزی سیاسی چەپ و پێشکەوت و خواست بە شێوەیەکی عەمەلگەرا بە شێوەیەکی کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکدا بێ نەهێڵی ئەو هەلا یعنی یان ئەو مەترسیەکە لە ڕووی دەستخۆتێوەردانی هێزی دەرەکی ساز بووە ئەوە ببێتە مەترسیەکی لەوەش گەورەتر بە غیابی خۆت بە تۆران لە هەلومەرجەکە بۆی کە خۆت نەکردنە ساحەبی هەلومەرجەکە. بۆیە ئەوە ئاڵێم چونکە ئێمە ئەزمموی هەندێک شوێنمان بووە کە بەهۆی ئەوەی کە لایەنێکی بەرابەر
هێزی هێژمونێکی پەیدا کردووە یان هێزێکی دەرەکی تێخۆتێوەدانی کردووە هێزە چەپەکە مەیدانەکەی چۆڵ کردووە بەداخەوە نمونەی باشووری کوردستان بە نظری من نمونەیەکی باشە کە ئەزمموی لێوەربگرین بە حکمی ئەوەی کە لایەنی ڕاست یان ئەوەی کە پیانەوەی ناسیۆنالیزم یا ئەوەی پێیانەوەیەوە هێزی دەرەکی هاتووە ئەوە دەوڵەتی ئامریکا سەدامی لابر بنابەرینەوە ئێمە لەگەڵەوە هەلومەرجەنین بنەوەیەک هەلەیەکی سیاسیان کرد کە دواتر بەزەرری خەباتی پێشکەوتوخوازانە لە هەمر کۆمەلگا نەفقە لە حزبی سیاسی چەپ لە کۆمەلگا تەواو بوو ئێمە ئەبێ پرۆژەیەکی زۆر حساب لێکراومان هەبێت سەرڕای عەزمکردن دووبارە دووپاتی یەکەمەوە دژایەتی لەگەڵ دیادەی خۆتێوەردانی هێزی دەرەکی بەڵام خۆشمان بێ بەرپرس نەکەین لە بەرامبەر هەلومەرجەکە کە لەوانەیە لە سەرنجامی خۆتێوەردانی دەرەکی بێتە ئاراوە بۆ نمونە دەوڵەتی ئەمریکای هێرشێکی سەربازی بکاتە سەرە وڵاتە لە ئاکامی ئەو هەلومەرجی کە دێتە بەرەوە ئێمە بتوانین دەور بگێڕین. بەڵێ کە باسی هێزە سیاسیە چەپەکانەکەین دیارە خۆ لە ناو هێزی ڕاستیشە ناکۆکی هەیە بەڵام تاندازێک ئەوان ڕاحەترە توانن بە تەوافق بکەن لە کات هەلومەرجێکی وا ئەتوان پلاتفۆرمی هاوبەش بدەن یاک و کارێکی لەو شەشنە بکەن بەڵام هێزی چەپ ئەوەندە لە ماوەی ئۆپۆزیسیۆن بوونی ئەوسل و حەوساڵەدا دیانی لە یەکتیش کردوێتەوە تۆزێک زەحمەتە ئەو هێزانە بێن ببن بەیەکێ جا ئێستا حەسێبی کە مەسەلەن لە هەر بەرەیەکی هێزی سیاسی 4-5 زانە حزب هەن بە هەمان ناوەوە بە هەمان بنچینەی بیرلێکردنەوە جیاوازیەکانیشان شاید هەر جیاوازی هایەکی بینی حزبیەکەی خۆیان بێنەکەوە بنەڕەتیەکانی بێ پێتان وایە چنێ ئیمکان پەزیرە خۆم لەزانم هەوڵەکە هەوڵی باشە بەڵام چەنێ ئیمکان پەزیرە کە ئەو لایەنانە لە یەک نزیک بنەوە و ئەو کێشە پێشوانیان یا پشتەر بنن یا بە فرامۆشی بدابننوە ئەرکی ئەو ڕێ کۆمەلگا لە دەستوری کاری خۆیانەدا بن چەنێەوە ئیمکانی هەیە ئیمکانی هەیە بەڵام ئەرکێکی ئاسان نییە چونکە ئەو هەلومەرجەی کە ئێوە باستان لێوە کرد سەرنجامی نەوەی فەرهەنگی سیاسیە ئەو فەرهەنگە سیاسیەش بناغەکەی نوع سیاستکردن بە قین و بە ڕق و بە تووڕەیی و بە بغزەوەیە سیاست بە عەقڵ و منتەق ناکەن زۆرتر سیاست یانی تۆ ئەوەی کە لەگەڵ یەکی کۆتیتە قینەوە ئێتر هیچ وەخت لەگەڵی ئاشتی نەکەی هەر نوع بەرژەوەندیەکی درێژماوە شەبێ تۆ کەماکان بغز و قینت کە زۆر جاری جەنبەی شەخسیش تەنانەت بەخۆوەگرێ ئەوە تەسەلوت پەیدا بکە بەسەر بڕیارە سیاسیەکاندا ئەنی ئەوە عیبێکی گەورەیە تۆ کەسی سیاسی پێگەیەک لە حزبێکی سیاسیایە بڕیارەکانت لە ڕووی بەرژەوەندی سیاسیەوە نیە لە ڕووی ئەو قین و ڕق و تووڕەیی شەخسیەوەیە کە لە دڵ تا حەسی لێکی بەرامبەر بە کەسێک یا کەسانێکی تر ئەو فەرهەنگە سیاسیە ئەتوانێت لاواز بێت لەگەڵ گەشەسەردنی خەباتی جەرماوەری ئەنی جێگەی خۆی بدا بە نۆعێک دڵخۆشی بە نۆعێک دڵئاوڵەیی بە نۆعێ حسی ئینسان دۆستی تەنانەت بۆ لایەنی بەرابەرشیت کە وەکو تۆ بیر ناکاتەوە ئەوە ئەتوانێت گەشە بستێنێ لەگەڵ چوونە پێشەوەی ئەو ئاخێزانەی کە ئێستا باسمان لێوە کرد بەڵام لەگەڵ پاشەکشیەوە ئاخێزە جەماوەریانە پێم وایە ئەو فەرهەنگە سیاسیە بەردەستگی پەیداکە بە تۆری مشەخص با بڵێ مشەخص قسە بکەیانی شتەکەمان زۆرتر عمومی و نادیار نەبێ بۆ بینەرانی بەرنامەکە ئێستا لە نێوان هێزە چەپەکانی ئێراندا چەند لایەنمان هەیە ئەگەر ئەوانە وەکو دەست پێشخەری و دەستپێکی پرۆژەیەک هەوڵی بخەنەگەر ئەتوانێت نەتیجەی باشی بێت ئێمە چەند حزب و لایەنمان هەیە کە لە ناوەندێک بە ناوی شۆرای هێزە چەپ و کۆمونیستەکان خەریکی چالاکی ئێمە هەین کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانیش لایەنی تریشەن بۆ نمونە شاخەیەکی ڕاکاریگەر هەیە کە لەو شۆرانیە و چەند هێزی پەراکەندەی تریشەن بە باوەڕی من ئێستا بوار زۆر ئاوەڵەیە سەرڕای هەموو ناکۆکی و هەموو ناهەموارەکانی تا ئێستا ئەو پەیوەندی نێوان ئەو شۆرا و لایەنەکانی ئەندامی ئەو شۆرا لەگەڵ بۆ نمونە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ئەوانە پەیوەندیەک بەرقرار بکەن لانیکە گفتوگۆیە بکەن لەسەر منزوماتی نزیکبوونەوە لە یەکتر ئەوە بۆ ئێستا پێویستە سەرڕای هەموو وتم گرفتەکان کە تا ئێستا بووە
لەبەر ئەوەی کە ئەوەنەکەی لایەنی ڕاست کە ئەم نوع تعسباتی بەنزەهمی لە ئێمە کەمترە لە یەک زۆر نزیک بۆتەوە و لە لایەکی تریشەوە مناسباتی غیرە دموکراتیکی بەرەی ڕاست کە لەوێ بۆ نمونە یەک کەس بەرجستە ئەبێتە سەرکردا هەمووی سەرسپۆردەی ئەو کەسە ئەبنی زۆرتر پرۆژەکەیانە بە ئیستیلاح پرۆژەی یەکگرتنیان سەرەگرێت. بەڵام مناسباتی دموکراتیکی لای ئێمە هەروەی کە ڕۆحی ڕەخنەوە لە یەکگرتن و ئەوانش زۆر بەربڵاو و زۆر باوەڕیشمان بە سیاسەتی ئلیتیزم نییە کە یەک کەس بێ هەمومان ڕێ بخات بەڵکو ئەبێ لە ڕووی گفتوگۆ و دیالۆگە و کارە بکەینەوەش ماوە ئەبات وەختە بات ئێمە بە زوو دەست بەجێ بچینە پای پرۆژەیەکی وا چونکە ئێمە وەختی زۆرترمان لەبەرێ ڕاست ئەوێ. من هیوادارم ئێستا لە ڕووی ئەو ڕووداوانەی کە لەناو خودی کۆمەلگا ئەبێ وەکو شتێکی قۆناغێکی یەکەم ئەو شۆرای کە بناوی شۆرای هێزە چەپ و کۆمونیستەکانی ئێرانەوە هاوکاریەکەن کارەکەن لەگەڵ حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەکە ئێمە بین بتوانین واردی هاوکاری و دیالۆگ لانی کەم ببین کە بزانین چۆن ئەتوانین مەنزوماتی دروستکردنی چەترێک بەرەیەکی بەهێز لە ئاستی هەموو ئێرانە دروست بکەین کە بنۆگەی خۆی تەبیعەتەن ئەبێ هەدەفەکەی ئەوە بێ کە ئەو پەرژوو بڵاویە کە لە سەرەتای قسەکانمانە باسمان لێوەکەی و ئاماژەمان پێکرد ئەوە یارمەتی بکەین لەو پەرژوو بڵاویە بێنە دەرەوە تا ئەو شوێنە هێزمان پێ ئەشکێت کە بتوانین چەپی کۆمەڵایەتی کە لەژێر دیکتاتۆریەتە پەرژوو بڵاو بووە ئەوانە تا بێنینەوە ژێر نەوعەیەک سازماندەهی و ڕێکخراوبوون و ئەوەش بتوانێت دڵخۆشیە بێ بۆ کۆمەڵانی خەڵکی کە لە ڕووی نائومێدیەوە لەوانەیە ببن بە هێزی پیادەی هێزی ڕاست کە گۆیا ڕێگەی ئاسانیان پێنیشانەدا دەرە حاڵ پرۆژە سیاسیەکە ئەبێ ئەوە بێ و پێم وایە ئەوە ئەرزشی ئەوە هەیە لە ناکۆکی و نازانم دڵێشی ڕێکخراوەیی و شەخصی ئەوانە بگوزەری. بڵێ کوردستان لە هەموو بابەتێکەوە لە دوای هاتن سەرکاری کۆماری ئیسلامی یەکێک لەو ناوچانەی یا بڵێن لەو بەشانەی ئێران بووە کە هەمیشە جێگەی سەرنج بووە. بۆ نمونە تۆزێ درەنگ لەم ئاخێزەی ئەخیرە هاتە سەرخەت یا خۆی پیشاندا بوو بە پرسیار بۆ بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی فعالینی مەدەنی کە کوردستان بۆ درەنگ هات. لە هەر حاڵا بەڵام کە هاتیش بە هێزێکی زۆر باشەوە هات مانگترێکی گشتی دەستی پێ کرد و پشتیوانێکی زۆر بەرینی لێکەوتەوە. لە لایەکی تریشەوە هێزە سیاسیەکان پێشتر پێش دە و ئاخێزە و بەراوردیێوانە کرد کە کۆماری ئیسلامی بێترەوە وەختێتی کە ئێمە لەبێت لە فکری شتێکابین بۆ خەیرانەکانی باتەوەجو بە هەموو ئەو کێشە ناوخۆیەکانی کە بووی ناوەندێکی دیالۆگ دروست بووە. چەندێک ئەمە ئەتوانێت قورسایی بکاتە سەر ئەو بەشەی وا ئێوە بۆ خۆتان ئەلعانە ئاماژەتان پێکرد لە ڕابطە لەگەڵ هێزی چەپە. ئەنی ئەم جەرایاناتی سیاسی لە کوردستان ئەم هێزەی کە کوردستان ئەتوانێت تەسیری ببێت لە گۆڕانکاریەکانی داهاتوی ئێرانە چەندێک ئەتوانێت تاسیر لەسەر و هێزە سیاسە چەپانەتدا بدێکە ڕوو بکەنە مەسەلەن هێزێکی وەکو کۆمەڵە لەگەڵی دابنیشن قسەی لەگەڵ بکەن بەیەکەوە هاوکاری بکەن و ببێ بە شەکلەوە باتەوەجو بە نەخش و جایگای ئەو جەرایانە لە ناو ناوەنداوە لە کوردستانە. نازانم چەندە ئەتوانێت کاریگەری هەبێ بەڵام ئەزانم کە ئەو فەرهەنگی سیاسیە کە بۆتە هۆیەوەی کە ئێستا ئەو ناوەندی دیالۆگە دروست بێ ئەتوانێت ئولگویەکی باش بێ بەڵام تۆزێ تەردیدم هەیە لەلایەن هێزە چەپەکانی ئێرانەوە ئەوە وەکو فەرهەنگێکی سیاسی مۆردە پەسەند وەربگیرێ بەداخەوە. بە نەزەری من کۆمەڵە کارێکی باشی کرد لە ڕووی ئەرزم کردی ئەو پرۆژەی سیاسی یا بەرپرسیارەتی سیاسی بۆ کۆمەلگای کوردستان چەشتێک لە هاوکاری لەگەڵ حزبەکانی تر کرد کاریگەریان لەسەر ڕۆت و ڕووداوەکان هەیە لە کوردستان پێک بێنێ سەر ڕای هەموو ناکۆکی و نازانم گرفتاریە کە لە داهاتووەوە لە ئێستاشا هەیە. ئەگەر وەکو فەرهەنگی سیاسی عرض دەکەم هەر ئەو فەرهەنگە سیاسیە بگوێزرێتەوە بۆ ناو هێزە چەپ و کۆمونیستەکان کە بڵێن سەر ڕای هەر گرفتێک و ناکۆکی و نازانم دڵێش و هەرچێکی ناو لێیانی کە تا ئێستا بوومانە ئەوە خەریکە کۆمەلگا ڕاپەڕیوە و ئێمە نامانەوێت بەهۆی ئەم نوعە ناکۆکیانەوە بەرەی چەپی ناو کۆمەلگا لە بەرابەر بەرەی ڕاستە لاواز بێ. یعنی ئەولەویەتەکانیان جێگۆڕکەی پێ بکرێ. عەرزەکەم ئەوەیە فەرهەنگێک ئەولەویەتەکان
لە شوێنی خۆیان دانێ. ئێستا ئەولەویەت یەکگرتووی بەرەوەی چەپ و پێشکەوت و خوازە. بۆیە ئەو ئەولەویەتە و گرنگی ئەو پرسە ناکەمە قوربانی هەندێ ناکۆکی بۆ نمونە لە سراوبەندی جابوونەوەیەک نازانم لە ڕووی هەندێ ناکۆکی سیاسی و بە وجود هاتووە. ئەمەیان ئەرزشی بۆم زۆرترە تا ئەوەی دوێ. ئەو فکرە یعنی ئەو نوعە بیرکردنەوە لە مێشکی کەسانی بەرپرسی سیاسی ئەم لایەنانەدا هەبێ من ئەوختە خۆشببینم. ئەوەیە باوەڕی من لەناو کۆمەلگا لەناو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەهێزە و ئەوە ئومیدوارەیەک بە من ئەبەخشێکە بتوانین ئەگەر سەری دیالۆگێک بکرێتەوە لەگەڵ ئەو هەواڵانەی ترمان لە ناو حزبەکانی حزبە چەپەکانی تی ئێرانە بتوانین ئەوە جێ بخەین. هەموو شوێن لە جێگەی خۆیان بێت. ناکۆکیەکان مەبا لە جێگەی خۆیان نابێ گازندە و ڕەخنە و ئەرزی سەرزەنشکردنەکانمان لە جێگەی خۆیان هەر دەستیان لێنێ هەڵ نەگرین. بەڵام بێتر ئەقلی سەلیمی سیاسیشمان ئەوەمان پێ بڵێ ئێستا ئەولەویەت ئەوەیە کە گفتوگۆ لە بنێوانماندا هەبێ بەرەیەکی چەپی بەهێز ڕێک بخەین. دەنا ئەوە عیبێکی گەورەیە لەسەر ئێمە و پێم وانییە مێژوش بمان بەخشە سبێنێ بۆ نمونە سەڵتەنەتەڵە بێتە سەرکات و مێژوو نووسێکیش بڵێ لە ئەوجی ئەوەی کە نیشانەکانی دیار بوو بەرەی ڕاستی ئفراتی لەژێر سەیتەرەی سەڵتەنەتەڵە بە قدرەتی ئەگر بەدەستەوە حزبە چەپ و کۆمۆنیستەکان کە فرسەتێکیان بۆ هەڵخرابوو بتوانن لەو هەلومەرجەش ئەوانیش کەڵوەربگرن بەرەکەی خۆیان لە کۆمەلگادا لە ڕوتی ڕووداوەکان و راپەرینەکانە بەهێز بکەن لە ڕووی دڵئێشێ پێشووە و نازانم ناکۆکی پێشووەوە هەوڵەکەیان نەدا بەرەیەکی یەکگرتویان دروست دەکرد. بەنزێن غەدرێکی گەورەیە لە هەموو ئەو چەپ و ئازادی خوازانەی کە ئێستا خەریکین گیان لەسەر دەست لە شوێنی کا لە شەقامەکان لە زانکۆکانی ئێران بۆ ژیانێکی باشتر هەوڵەدەن. دیارە ڕوتی ڕووداوەکان زۆر بە خێرایە چێتە پێشەوە و هەموو شتانەوە ئێمە باسیەکەنە کرێ گۆڕانکاریکی بەسەرا بێت. دیارە پێویستە ڕۆژانە لەسەر ئەم باسە ئێمە بڕۆین و لە ئاخرات دوایین پرسیارم مەسەلەی کوردستانە. لە ڕابطە لەگەڵ مەسەلەی کوردستانە بەهۆی لێکدوانی یەکێک لە ئەو ڕێکخراوانەی وا لە ناوەندان تۆزێ ناکۆکی هاتە پێشەوە. پێتان وایە ناوەندی دیالۆگ ئایا توانێ ئەو یەکڕیزی واتایەسە دروستی کردووە و ئەو مانگرتنی گشتەی ڕاگەیان بتوانێ هەروە بەردەوام بێت و لاگەری گۆڕانکاریەکانە بتوانێ دەور بنوێنێ لە کوردستانە. ئایا پێتان وایە ئەوە ئیمکان پەزیرە و ئەگەر کێشەیە هاتە پێشەوە بەس شێوەیەک حەلی بکەن کە وەکو جاری پێشووی لێ نەیە؟ بە باوەڕی من حزبەکانی ئەندام لە ناوەندی دیالۆگ ئاستێکی بەرزی تێگەیشتووی سیاسیان لە خۆیان نیشاندا. ئەو ناکۆکیانەی و نەوعێک سڕبوون لە ناوەند هاتە پێشەوە لە ئەسەری وتەکانی یەکی لە بەرپرسانی ئەم حزبانە ئەوە لە بەرامبەر پێویستی سیاسی لە سەرنجامی ڕاپەڕینی جەماوەری ئێستا کەم ڕەنگ بووەوە. کەم ڕەنگ بۆ معنا ئەولەویەتەکان دووبارە ئەوە ئەڵێمەوە جێگورکیان پێکرا وترا ئێستا ئەولەویەت ئەمەیە نەک ئەوەی کە ئەوەی تر نابێ قسەی لێوەکویە لەبی چۆتەوە یا گرنگ نییە نا لەسەرەوەیە کە نەوعێک تێگەیشتووی سیاسی ئەوەمان پێڵێ ئێستا ئەمە گرنگترە لەوەی تر و ئەوە لە کاتی خۆیان کری هەر ئەوەش باسی لێوە بکرێت و بە نەوعێک کار بکرێ بۆەوەی کە دووپات نەبێتەوە و کار لەسەر پرۆژەیە بکرێ بۆەوەی کە ئەو حەزبە سیاسیانە کە ئەگەر هەلومەرجێکی وا لەو چەشنا قەیرانێک ناکۆکیە کاتە بەرەوە چۆن بتوانن مدیریەتی بکەن. ئەوە بە قودرەتی خۆی باقیە ئەوە ئەتوانێ هاوشان لەگەڵ ئەو ئەولەویەتەی ئێستا بچێتە پێشەوە. ینی حەزبە سیاسیەکان بۆ نمونە کارێکی زۆر باشیان کە حەزبە سیاسیەکانی ئەندام لە ناوەندی دیالۆگ کە بانگەوازێکی هاوبەشی مانگرتنیان کەستە پێش هەموو شتێکی تر. دەتەسەور بکە ئەو تێگەیشتووی سیاسیە لاواز بووایە بیان وتە نا ئێمە ئەو کارە هاوبەش ناکەین ڕۆینەوە سەر خانەی یەک بزانین فلانە بەرپرسی فلانە حەزب بۆ لە فلانە کۆبوونەوە فلانە شتی وت
یادی ئەوە ینی هێشتا موقعەتی خۆمان وەکو حزبی سیاسی لە بەرامبەر ئەو خەباتە گیان لەسەر دەستەی کۆمەڵانی خەڵک پێ نەزانیوە. بۆیە من خۆشببینم ئەم فەرهەنگە سیاسی هەرگەشە بستێنێ هەموو بابەتەکان لەسەر مێزی گفتوگۆ قرار بگرێ، هەر شتێکە هەیە بەڵام هاوکاتیش ئەولویەت بەندی بکرێن، لەسەر ئەساسی چی ئەولویەتی بکرێن؟ پێویستی خەباتی کۆمەڵانی خەڵک لە ناوەوەی وڵات، دژی کۆماری ئیسلامی کە ئەی بەنەبەرەوە ئەوەیە کە بتوانێت بە ئێمە نیشان بدا ئێستا چی بکەین، لەسەر کام ناکۆکی بخەین لەسەر مێزی گفتوگۆ، لەسەر چی دیالۆ بکەین، لەسەر چی کاری هاوبەش بکەین و لەسەر چی کاری هاوبەش جارێ نەکەین. ئەوە عەرزەکەمە و هیوادارم ئەو ناوەندە لەو گۆڕانکاریانەی کە لەمەوا خراهاتووە دیسانەوە ئەزموونێکی باشترمان بەدەست لێ نابێت کە بتوانین لە داهاتووە کارێکی باشتر لەو ناوەندە بینە پێشەوە. بەڵێ زۆر زۆر سپاس کاک عادڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان لەو بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر مەمنون. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشان بۆ باوە دەخوازم.